جارەکە دی ڕێکارێن تند ji ber matirsiya belavbûna vayrosê korona hat nedan beşek ji xelkê Mûsil gazindeyên ji hikûmetê dikin ji ber wezeyê aboriyê xelkê li ber çav nehate wergirtin. حکوومەت کەم تەرخەمە چونکە کرێکاران پێویستیان بەکارە بۆ ئەوەی بتوانن بژین. دەربارەی ئەم کارە ئێمە شوکو هاوڵاتیانی جیهان پێویستیمان بە هاوکاری هەیە چونکە ئەوان هاوکاری خەڵکی خۆیان دەکەن کە هەژارن بەڵام حکوومەتی عێراق کووە. الدول الأخرى قدمت لأناسهم سبية طماطة كيلوين بلد طماطة. ئەحمەد فرۆشیارێکی فێقیە دوو خێزانە vî karê xwe xudan dikات dibînît biryara qedexê hatnûçûnê biryarek tund e û kartêkirinek mezin li kirêkaran hatiye kirin. ئەو ڕۆژەی کار دەکەین باشە بەڵام ڕۆژێک کار نەکەین ژیانمان سەخت دەبێت ئەو بریارە بۆ خاوەن موچە و فەرمانبەران باشە ئەگەر مانجێک لە ماڵ بمێنینەوە ئێستا دوو خێزان لە ئەستۆی منە من چۆن بەخێویان بکەم ڕۆژێک کار بکەین هەیە ڕۆژێک قەدەغە بێت سەختە. ڕەوشە کۆرۆنەل مووسل نهاتە ڕادەیەکی باشە ژێر کۆنتڕۆلێدا نێزیکی سەد نەخۆشیên کۆرۆنە هەنا لێ بەرپرسێشانەیە قەیرانان و بەرهەنگاربوونا کۆرۆنەل مووسل هۆشداریەش سستکردنا ڕێنمایان تەندروستی دەت کوجارەکە دی ئەف باژێر بکەفتە ژێر پێلەکە دژواریە کۆرۆنا. يشبه تقريبا السيناريو اللي حصل في السنة الماضية كانت عدد الإصابات في مثل هذا الوقت وەک سیناریۆ ساڵی ڕابردوو دووبارە دەبێتەوە کە ڕێژەیەکی کەم بوو دواتر لە مانگەکانی 5 و 6 و 7 ژمارەی توشبووان زۆر زیاتر بوو بەڵام ئێمە هەوڵ دەدەین پابندی ڕێکارەکان بین وەک خۆ بە دوورگرتن و بەستنی ماسک و هەروەها ئەنجام نەدانی ئاهەنگ. يعني يكون هنالك التزام من قبل المواطنين. الگۆر پێزانینên تەندروستیە مووسل تەنها چ حالەتên ڤایرۆسê کۆرۆنayê خۆگوهۆڕی نەهاتیە تۆمارکردن li parêzgehê û rojane 2 بۆ 3000 test hênekirin. Rêkarên nû yên berengarbûna vayrosê korona ji lay hikûmeta Iraqê ve ji bo selametiya hawalatiyan e. Lê xelkê vî bajêrê dibêjin kartêkirinek mezin li wan hatiye kirin ji ber ku hejartirîn bajêra li seranserî Iraqê. Derman Badirî Kurdistan 24 Mosul.